قسەواسەکەم لەسەر توانا و لێهاتی و شێوەکارانی کورد بەتایبەت لەو بوارەی کارەکەن و بەتایبەت شێوەکاران زۆر گرنگی بە بابەتەکانی خۆیانێن کە بتوانین ستایڵێکی جیاوازیان بە پێیەکێک لە ڕێباز و ستایڵە جیهانیەکان کار بکەن بەڵام بتوانن جێگا دەست و پەنجە و قەڵەمی خۆیان دەستنیشان بکەن لە نێو ئەو کارانەی کە ئیکەن. ئەسێرەکانی کوردستان یەکێکە لە پرۆژە دیارەکانی یەکێک لە هونەرمەندە دیارەکانی کوردستان کە ئەوی شوان محەمەدە خۆی شێوەکارە ئەمە سێم پرۆژەیەتی و سێم پێشەنگای تایبەتی خۆشیەتی ئەم کارەکە لەسەر دروستکردنەوەی شێوەی فەیسی هونەرمەندانی سینەماکار و شان و دراما و ئامانجیشی زیاتر خزمەتکردنە هەم بە هونەرەکەی خۆی و هەمیش بۆ هونەرمەندانی کە لە بوارەکانی تراکاریان کردووە ئەمە خۆی ئاماژی پێیەکە ئەو کەرستانی کە بەکاری هێنێ لە وڵاتانی دەرەوەی هێنێت و لێرە سوودی لێوەرەگرێت و بە شێوازێکی تایبەت و زۆر جوان کاری لەسەرکات لێرە لەگەڵمان میوانم ئێوارەیە قسە باسی لەگەڵەکەم کاکشوان ئەگەر فەرمی بیتە ئێرە سپاس بۆ تۆ زۆر بەخێربێ ئەم کاتە باش کاکشوان بەخێربێ سپاس بۆ تۆ سپاس بۆ بەشداریکردنە دەستخۆشی لێگەم کارەکانە زۆر جوانە بەشێکیم بینی هاوکارانیشم بەشیان ئامادە کردو لە گرافیکەکە ئەبینین بەرلەوە بۆ جەختت کردوتەوە لەسەرەوەی کار لەسەر هونەرمەندانی شان و دراما و سینەما بکەی سەرەتا سپاس بۆ کەناڵە جوانەکەتان سپاس بۆ کورسات هەمیشە پێشەنگ بووە ئەوێ ڕاستی بێم پرۆژێ ئامانجێکی زۆر تایبەتم هەبوو لەوەی کە ئێمە ئەبینین هەر کەسێکات لە هونەرمەندەکان بەعام ینی لە بواری دراما بێ بواری شان و بێ ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە ئەگەر بیتۆ سەر مێژووی ژیانیەمانە سێدەکەی بەلایەنێکم 20 ساڵەمە خزمەتەکەم بەردەوە عال لەسەر ئێمە کێشەی ئەوەمان هەبووە کە کەسەکە هەتا لە ژیانە قەدرێکی وای ناژیرێت کە دوای ئەوەی ئەمرێت اینجا دوایەوە تۆ مەسەلەن ڕێزەنانی بۆکرێت و چەپکە گوڵی بۆگرێت و کاتە ئیشی شێوەکاری بۆکرێتەوە من ئامانجی منەمێکم کەسە تا لە ژیانە من خزمەتێکی بکەم جامەشم لەسەر پێوەرەگەڵ بژار بەتایبەت ئەو کەسانە ئیش حەزم لەم پرۆژەی ئەستێرەکانی کوردستان بۆ کەسانە بێ کە بتوانن ینی خزمەتێکی جوانیان کردو بەم کۆمەلگایە و کەسایەتی خۆیان بەرجەستاکەم لەسەر لەوحەکان و پیشانی بینەریە باشە شێواز هەر تەنها فیسی کەسەکان دروست دەکەیتەوە یان ساڵێکی تایبەتی خۆتت هەیە وەڵی ئیشەکە پۆرتێتە پرۆژەکەم پۆرتێتیش بەڵێ بەو جۆری کە پێم خۆشە کەسایەتەکان ینی بەرجەستەکەم لەسەر لەوحەکە بەڵام ئوستوبی ئیشکردنەکەم ئوستوبێکی زۆر دەگمەنە یعنی ئەگەر بێت نەسەر تەواو و تەفاسی لێ میشە بە 4 قۆناغا ئەم پۆرتێتانە ئیشەکە ئەکرێت ینی لە قۆناغی یەکەمە کە تۆ سکێچەکەکەی دووەمیان کە داڕشنی بووەکەی سێمیان کە کڵێشەی یەکەم دانێت دوای دەسەر کڵێشەی دووەم سێم اینجا ئیشەکە کۆتایی پێ و بە چاپی گرافیکە خێتە سەر MDF-ەکە ینی بەجددی کە هیلاکاریی لایکیی زۆر زۆری لەگەڵایە بەڵام لە هەمان کاتیشا من حەزم کردووە کە میشە بکرێتە ناو ینی بەجددی بکرێتە ناو بینەرەوە چونکە سوودی زۆر جوان ئەبەخشە لە ئاخیرانی لەگەڵ فۆتۆیە جیاوازێکی وای نییە ئێستا وەکو بەڕێزیشتان ئەیبینن لەسەر لەوحەکە جێگە فڵچەکان دیارە یعنی کە بە شێوەیەکی وا جێگە فڵچەکانی شم دەرخستووە کە زۆر تاسی نەکاتە سەر ئیشەکە چمو پێم خۆشە مستوبیشکردنە بە ینی کوردستانیش ئاشنای بێمە ئێستا لە وڵاتی ئێمە تازەیە ئەگی ناگەم بینە سەر مەسەلێم ئیشەم ئوستوبیشکردنە لە ئەوروپا لەوانەیە 40 ساڵە بێ ئیشیان لەسەر کردوانێ بۆ ئێمە تازەیە باشە ئەم ماوەدی کە بەکاری هێنی چییە و خۆت ئاماژت پێ کردووە کە لە دەرەوەی هێنی و کاری پێکەڵ لێرە نییە نا لێرە نی ماوەدەکە پێشتی ئاماژەم پێ کردووە لێک دوو چاپێکەوەنیترا جۆرە وەرەقەیەکمانە ناوی سترایسە ئەم جۆرە وەرەقەیشکردنێکی زۆر ئاسان و خۆشی هەیە تعاملێکی زۆر ئاسانیە بەڵام کێشەکەی ئەوەیە کە هەتا 5 ساعت دەمیشامێنێتەوە تە دوای 5 ساعتەکە تاو چرچە بێ ئەخوسێت ینی مەجای ئەوەی نامێنە کە ئاسان بتوانانی ڕێکیشیکەیتەوە بەلە ماوەی 5 ساعتێکە تو ئیشەکە تەواوکرێ بە کڵێشەی سێم کڵێشە یەکەم و دووەمنا لە سێمە ئەلوانی بۆ دانرێ چاوەڕەکەی وشک بێتەوە لە ماوەی تقریبان 2 ساعتە وشکە بێتەوە دوای 2 ساعتەکە 3 ساعتی ژەمێنێتەوە لەمە 5 ساعتەیە کە تو ئیشەکانمێنێتەوە ئەبێ خێرا چاپ بکرێتە سەر MDF-ەکە بۆیتر ئیشەکە بۆ هەتا بێنێتەوە MDF-ەکەش جۆرە وەرەقەیەکە بە هەمان جۆر هەر لە هەمان شەریکی بڵێ هەمان جۆری وەرەقەیە هەر سیتراک سەریش بە هەمان شێوە بەڵام ئەمیان ئیشەکەی چی ئەمیان ئیشەکەوێ کە ئینسیجامێکی تاواکە لەگەڵ چاپەکە کە بێکۆ یگرێت ینی هەردووچان تەواوکەریەکەن ئەمەوەدانە لێرە نییە جۆرە بۆی گشتمانی هەری هەمان شەریکێ هەمان ینی ئەو وەرەقەیە هیچ ماوەدێک وەرناگرێ بۆ ئەلوان ئیلا و بۆی شەریکی خۆی نەبێ ینی کە بۆی دروستکراوە ئەمە جۆرە بزنسێکە لە هەموو جیانەمانەمان بینیوە ینی هەنێ مواد توی کە ئیکڕی ئیجبارێنێ بەشەکانی تری پارچەکانی تری بۆ بکڕی لە هەموو ئینەکە هەیە ئەمە بزنسێکە بەڵام بەجددی شتێکی زۆر دەگمەنە و ماوەی 2 ساڵ من تێستم لەسەر کرد بۆ ماوەی 2 ساڵ من تێستم لەسەر ئەم ماوەدانە کردوە تا بتوانم چۆنیشی پێ بکەم دوای 2 ساڵەکە اینجا دەستم کرد بە ئیشی پۆتریت
لە 2010 شۆمن ئیشی پۆرتێتم نەکرد هەتاکو بڵێن پار کە دەستم کردو بەم پرۆژێ و دوای ئەمەش من کۆتایی بە پۆرتێت ئێنەوە و هەر لە بواری تەبیعی ئیشم کردو و ئێسش بین هە لە باریکی خۆمان ئیشەکەمەوە تەبیعە. زۆر باشە ئەمێ پرسیارەوەت لێ بکەم ئەمە ستایڵە یانی ئەم شێوازە هەیە لە جیهانە یان ئەمە تۆ خۆت بیری لێ کردوتەوە ئەوە کار بکەیت؟ ئەم جۆرە ئیشکردن ئەم جۆرە ستایلە ئوسلوبە لە جیهانە زۆر باوە و لای ئێمە تازەیە. یعنی ئەگەر بێت و ئێستا سەیرێمانەکەین ئەمە تەسویری گرافیکمانێ ئەو بەڕێزانی کە شێوەکار بکە لە گرافیکە تەخەڕوجیان کردووە زان تەسویری گرافیک چییە؟ تەسویری گرافیکیش بەشێکە لە میشە. چاپی گرافیکمانێ بە هەمان شێوە چاپی گرافیکەکرێ بە دوو بەشی سەرێکیەوە ئەنی نامێ زۆر چۆن سەر تەفازلەکان بەڵام ئەمە چاپی گرافیک و لە هەمان کاتیشا ئیشەکان لەسەر کڵێشە دانرێت کڵێشە بە کڵێشەیەکی واتە تۆ هەر لەو حەیەکەی بینی ئیشی یەکەم دەقە نییە یەکەم جار تۆ سکێچەکە حازرەکەی و دوای ئەوە داڕشنی بۆکەی دوای داڕشنەکە کڵێشەی یەکەم دانیت دوای ئەوە کڵێشەی دووەم دانیت دوای کڵێشەی سێم و یەکسەر بێت لەگە کڵێشەی سێما کە ئەلوانەکە تەواو دانیت ئەوێ بخرێتە سەر MDF-ەکە اینجا لەسەر MDF-ەکەش بڵین پێشەوەی بخرێت سەر MDF-ەکە حەزم کردەوەش بۆ خەڵک بینە ڕوونکەمەوە بە فڵچەی وشک بە ئیشەکە بە ئامپیاییتەوە دیسان جۆرە فڵچەیەەکە تایبەتە بەم ئوستوبیشکردن تاوان ئێمە تازەیە بۆ ئێمە ئەمشتا بەڵام بۆ ئەوروپانی بەجددی ئەوان لە دوای وشک بوونەوە کە تۆزێکی بمێنێ بەم فڵچەیە تۆ چۆنکو بڵین سمارتەیەکی بە کورتێکی بەم جۆرە ئیشەکە سافەکات سافیەکات بەڵامیتر هەنێ جار پێت باشتر من خۆشما پێم جوانترە کە جێفڵچەکان زیاتر بمێنێتەوە چونکە لەبەر ئیشەکەم بە ئاکادیمیکەم و هەر ئاکادیمیشم خوێنەوە بۆی حەزم کردو بمێنێتەوە هەمووی دەست و پەنجەی خۆتیان تەکنەلۆژیا ڕۆڵیتیا هەیە هیچ تەکنەلۆژیا دەوریتیانێ لەمێ بە هیچ چاپکردنەکەشی تەکنەلۆژیا لە چاپکردنەکە هیچ دەورێکی وای نییە چونکە ئیشەکە هەمی بەدەستەکرێ بەڵام هەنێ جار تۆ پێویست بە حرارێکی زۆر زۆرە گەرمێکی زۆر زۆر زایدەن کابیسە ئەمە لەوانەیە زۆر جار لای من نەبێت هەنێ ئیژە لای من دەرناچێت خۆشبەختانەی تر مەسەلەن کەسانی هاوکارن مەسەلەن لە شوێنی تایبەتی خۆیانێ تایبەتە بە میشکردانە ئەو کەپسە و ئەو چاپکردنە هەنێکی شوێ لای ئەوانێکم لەبەرەی من ئامادەکەمەکە هەیە لێرە یان هەر تایبەتە بە خۆیان هەیە بەڵێ بەتاکی دێ لێرە لەبەرەوەی بۆ مەسەلەن بۆ ئیشی تریش بەکارێت تایبەت نییە بەخۆی بۆ بەتاکی بۆ مەسەلەن بۆ هەموو جۆرە چاپێ بەکارێت بەڵامی ترێت و پێویستە بە کابیساوێ یعنی ئێستا کابیسە بڵین چۆنەکو پەستانێکی تەواو بەقوت و گەرمیەشی لەگەڵە ینی شتێک لەو بابەتەیە بڵین دواتر لەسەر وەرەقەکە حەبری لێە یعنی ئەبێت بەڵێ دوایەوە کە بەو شێوە لەسەر وەرەقەکە مێنێتەوە بە تەبعی لێ بێتەوە ئیشی ئەم وەرەقەی هەموو حکمەتەکەی ئەمە مەوزوعەکە ینی بە تەبعی لەکەیت تۆ تێک ناچێت تەواو دوایەوە هەتا 15 ساڵە مێنێتەوە نیشە تا 15 ساڵە بۆ یەکە دژە ئاوە دژە خۆرە مەوادەکان بە هەمان شێوانی بەعام ئەکسەرێت ئێمە هەموو فۆکسەکەم لەسەر جۆری وەرەقە و بۆیەکەیە کە لە دوای ئەوە بمێنێتەوە ئەمە زۆر گرنگە ئەگیناسە لەسەر جۆرەکانی ئیشمان هەمانە لەسەر کانسن هەمانە جۆرە وەرەقەیەکی ترە لەسەر ترێس هەمانە ئیژە جۆرە وەرەقەیەکی کانفاس هیچیان قوتی ئەوەی نییەکە بمێنێتەوە بۆ شۆر چونکە من ئیشم لەسەر هەمی هەیە باشە سایزی تابلۆکان چەنن ینی بەدەست خۆتە سایزی گەورە و بچووکییان یەک شێوازە دەیەتوانی کاری لەسەر بکەی خۆی ئالەکسەر بۆ ئیشی پۆرتێت دوو جۆر قیاسمانی مەتر بە هەفتامانێ و 50 بە هەفتانی ئەم دوانە ستانداردە لە هەموو جیانە من 50 بە هەفتا ماڵژا لەبەرەوەی قوتی وەم نێ مەتر بە هەفتا بیکەم لەبەری من سپۆنسەرم نییە هەتا کۆم دەقێ من تێچوویە میشامی لە گیستە گیرفانی خۆم و زایدەن خۆشبەختانە یەک دوو برادر هەیە کە هاوکار من یەکێک لەوانە کە ماوەدەکانم بۆ نێرێتەوە من حەقی ڕێگا و تێچووەکە و بارکردن و هیچی نام ینی بەلانی کەم و کولی جارێت تۆ بای 5 وەرەقم 6 وەرەقم بۆ بێتەوە زەڕی بە و مەسەلەن تێچووی گیانەکە بەریدەکە لەوانێت 200 دلار بێ ینی خۆشبەختانە هەنێ شتێ و برادران هێن بەم جۆرە ینی هاوکار من سوپاسیانەکەم لێرەوە کە بە شێوەی مادی و معنەویش هاوکار من تابلۆیانە خواستیان لەسەرە ینی خەڵک حەزەکە بیکڕێیان ئەمە بەستەنا بۆ خۆتە وڵی ئەترسم هەنێ شتێ باسیکەم بێ بەڕێکلام بەڵام ئەوەی خەڵک خواستی لەسەر لەوانی هونەرمەندەکان خۆیان بۆ شێوە حەزان لێنەبێت خۆشبەختانە سواز بەخوانی من 2 ساڵ پێش ئێستا بوو ئەم ماوادەیشم لەسەر کە دوایەوە یەکەم ئیشم کرد بۆ کوڕێکی برادرم بوو کە تەکلیفێکی زۆری لێکردم تاوان لەوی شۆ من دەستم کردەوە بە پۆرترێت ئەگنام لە 2010 وازم لێناوە لە باری سروش تا تەبیعیشمە کرد پێشانگە یەکەم و دووەمی شمی تایبەتم هەر بواری تەبیع بوو سروش بوو ئەوە بوو کە یەکەمیشم بۆ کردەوە لەو کوڕۆیتم ئەو برادرم دەستم پێکردم بۆ کچەکەی بوو کە ئیشەکەم بۆ کردو بەجددی خۆشم تەسەورم ناکرد بۆ جۆرە خووەتە لە دوای چەندەها ساڵ و وازبێنی دەست پێ بکەیتەوە بەڵام هەمووی گەڕایە بۆ ئەوەی کە ئەو ماوادە من تێستم زۆر لەسەر کرد ینی بەجددی ئەگە بڵم 10 وەرەقە خەسارەم لێەوە
ینی گاڵتییانە باشە بەس پۆرتریت دەتوانی یان ئەگەر یەکێک خواستی لەسەر شتێک بێتوانی بۆی دروست بکەی بە هەمان شێوە بەڵێ بە هەمان شێوە توانی مەسەڵەن فیگەری کامل دروست بکەین توانی طبیعی پێ دروستکە هەموو شتێکی پێ دروستەکە بەڵام قوتی ئەم مەوادە وا جوانەکە پۆرتێت بێت ینی هەموو ماوادێکمانێ سە بۆ نمونە ئەکریلیکمانێ ئەکریلیک ینی جوانیش یەکریک لەوەیە کە تۆ بۆ طبیعە بەکاری بێنیت زەیتیمانێ بۆی زەیتی لەسەرکان فاز بڵێن زەیتی ینی هەموو قوتەکەی بۆ نمونە لە طبیعە زیاتر دەرەگێت تا پۆرتێتێ ئەو تەکنیکێکە بۆ طبیعە توانی بەکاری بێنی بۆ پۆرتی جتوین بەکاری بێنی بەس ئەو جوانی و چێژەی پێ نابەخشێت وەکو طبیعەکانی بوویەکان گیان ینی ئەگەر بازارکردنێکی بۆ بکرێت لە لایەنی پەیوەندیدارەوە تا چەند پاڵپشتە بێ بۆ تۆ بۆی بتانی کە کۆی ئەم پرۆژێ هەمووی لەسەر شانی خۆتەوەکو مادی تا چەند هاوکارتە بێ وی بازارێکی بۆ دروست بکرێت و خەڵک بێن بەدەم پرۆژەکەەوە هاوکاری بکەن و فرۆشی لێ هەبێ و دوجاریش کرێ بە پێشنگایکی گەورەی تر خەڵک هەمووی بیبینێ و بەتاکی دوڵایتر خۆشتان وەکو بەڕێزیشتان ئاگادارن کە سپۆنسەرە هەبێت و ئیشەکان بە شێوازێکی تر ئەڕوە یعنی ئێستا من جاری وە هەبوو بە 2 مانگ 3 ئیشم کردووە لەبەری تۆ مەسوولەتی ژیانی تر لەسەرە مەسوولەتی خۆتر لەسەرە ودا هونەرمەندیشە وڵاتیا هیچ هونەرمەندێکمان نێ بتوانێت لەسەر هونەرەکەی بژی زۆر بەدەگمن ینی مسپاس بخوا من تەڵەبی زۆر لەسەر ینی خەڵک داوایەکە مەسەلەن بەڵام لە هەمان کاتیشە ناکاتوی کە تۆ پێی بژیت مەسەلەن من جاری وا بۆ من لەڵایەکە بۆ منە 5 کردووە 5 بۆ منە بە هەر 5 لەوانەیە شتێکی وا خێر نەکەی لەوانە 200,000 خێرە کردبێ خێرام 200,000 هاتم سەیترم خسۆتەوە سەری مەسەلەن ماوادم داوانی بۆم بەجددی من زۆر ینی ئەم پرۆژێن زۆر بەلاوە گرنگە کە پێش بەخوا تەواویکەم سپاس بەخوا تا کۆم دەقێ 40 پۆرتێتم تەواو کرد بەبێ هیچ سپۆنسەرێک بەبێ هیچ هاوکاری هیچ کەسێک ئەو پەڕەکەی 2 لیترم مابێ کێشە نەبات 2 ساڵی تر بێ باسییان بێ بەڵام گرنگ ئەوەیە دەردی کابراڵی ئیشەکەم بچێتە تەواو ینی دابەزێ سپۆنسەریشە بۆ بەڵام سپۆنسەرەکەمان بەو شێوە نەبوو ینی کە سپۆنسەر هاتوۆتە پێشەوە داوای ئەوەکە کە لەسەر خواستی سپۆنسەرەکە تۆ ئیشەکان بکەیت زۆر مەڕاتم کردەوە بۆ جوارە هونەرمەندەکانیشە جوان هەڵبژاردووە دەستە خۆش بێ بەڵام پرۆژەی ئایندە چییە جگە لەمە ینی هیچ کاری ترت لە بەردەستایە بیکەی وەڵی پرۆژەی ئایندە من حەزم کرد ئەوەش بڵێم کە لەم پرۆژەیەمە 20 پۆرتێت 20 کەسایەتی بۆ ئەکادیمیا و سەر نوسەرەکان بوو ئەوانیشم حەز کرد جێگام کەمەوە لەگەڵیانە چونکە بەجددی ئینسانی زۆر شایستەمانێت زۆرترمانێ بەڵامیتە قوتی من لەوانێ ئەوە نەبێت ینی توانای من ئەوان لەوانێ ئەوە نەبێت و مادیەکانی کێشەمەوە پرۆژەی دواترم تاکو ئێستا هیچ قەرارێکم نێوە بەڵام پێچێتر کە واز دە پۆرتێت بێنمەوە ینی بۆ یەک جاری بە کۆتایی واز دە پۆرتێت بێنم تر هە لە بواری سروشتەکە ئیش بکەمەوە پێشانگایکی تایبەتی تریشم یار وەکو خۆم بڵین بۆ ئیشی خۆمەوەیان ئەو پێشانگایانم بەسپرایە ینی ئێسش لە هزار لەم دەقەیەشا لەگەڵێکە ئیشم پرۆژێ ماکەم میشۆ پێشانگایش ماکەم بەپێی ئیمکانەوە تێچووکی زۆر کەمی ئەوێ بەپێی مەجال ینی توانیمە کۆمەڵێک 12 لەو حەیەک ئینتاژکەم بیگەێنمە بیزانی شەڵاوەشانەکەمەوە کە بە سپرای شەکانەوە هەمی کردووە دەستەکانە خۆش سپاس بە بەشداریکردن کاک شوان محەمەد شێوەکار بەیوەی کاری باش سپاس بۆ تۆ